سەردانی شاندی پارتی دموکراتی کوردستان بۆ بەغدا کەمڕۆ دووەم ڕۆژە لە بەغدان ئەوان ئەیانەوێت کە نیگەرانیەکانی پارتی بەلایەنە سیاسیەکان بگێنن لە کاتێکدا نیگەرانیەکانی پارتی هەمان نیگەرانیەکان و داواکاریەکانی خەڵکی هەرێمی کوردستانن بە تایبەتی دیدار و کۆبوونەوەکانیان بەردەوام دەبێت. من زیاتر قسە دەکەم سەبارەت بەم بابەتە بە تایبەتی بەڕێز دکتۆرە شواق جاف ئەندامی کۆمیتەی ناوەندی و بەرپرسی لقی پێنجی پارتی دموکراتی کوردستان لە بەغداوە لەگەڵما. دکتۆرە شواق ئەم کاتت باش. شاندی پارتی دموکراتی کوردستان لە مەکتەبی سیاسی لە بەغدایە کۆمەڵێک کۆبوونەوەی ئەنجام داوە ماوەیەکە تێبینی و نیگەرانیان لە ئەدای حکوومەتی عێراق و هەندێک لایانی سیاسی شیعە لە عێراق هەیە. نیگەرانیەکان چین دەتوانێت چی بکات لە بەغدا؟ بەڵێ زۆر سوپاس سەڵاو لە جەنابێتەوە لە بینەرانێکی 24. وەکو هەمووتان دەزانن کە پارتی تەنها پارتیەکان نییە بەڵکو پارتی هەموو خەڵکی کوردستانە و بە بەردەوامی بەرگری لە قەوەڕی هەرێمی کوردستان و مافی خەڵکی کوردستان و هەموو خەڵکی کوردستان و عێراقش دەزانن کە ئەم حکوومەتە کە تەشکیل کرا لەسەر ئەساسی ڕێکەوتنێکی سیاسی لە نێوانی ئەو لایەنانە کە حکوومەتیان تەشکیل کرد و ئەمزایان کرد و لە مادەی 23 کارنامەی حکوومەتی عێراقی کە باڵاترین دەسەڵاتێک لە عێراق دەنگی لەسەردا کە پەرلەمانە هەموو مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان تێدا جێگیر کراوە و هەروەهاش لە مادەی دال ئاماژەی پێکراوە کە نابێت هیچ هەنگاوێکی تەسعیدی دژ بە هەرێمی کوردستان بکرێت تا حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی تەفاهمێک دەستوری بگەنە نەتیجەیەک بۆ چارەسەرکردنی ئەو مەلەفانە کە لە نێوانی دوو حکوومەتەکە ماوە. و بەڕاستی ئەوەی کە لە ڕۆژی دەنگدان لەسەر بووجە کرا بەڕاستی وەکو چۆن ئەڵێ عدەم ئیلتیزام بەو نەسانە کە لە ناو ڕەشنووسی بووجە کە پەسەند یعنی لە نێوانی دوو حکوومەتەکە ڕێکەوتنی لەسەر کرابوو و هەروەهاش وەکو ئینقیلابێک لەسەر ئەو ڕێکەوتنە لە نێوانی حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی کە ئیمزاش کرابوو یعنی ئەو لایەنانە کە بەشداریان کردووە لە ئیطاری تەنسیقی و لە هاوپەیمانی ئیدارەتی دەوڵەت ڕازی بوون لەسەری بەڵام ئەوەی کە بینیمان لە پەرلەمان هەوڵی گۆڕینی برگەکان کرا لە کاتێکش پەرلەمانتارانی ئەم لایەنانە کە لە ناوی ئیتیلافی ئیداری دەوڵەت لە ناو پەرلەمانە بۆیە بەڕاستی ئەمانویست ئەو پەیامە بگەینین کە ئەمەی کە ڕوویەوە هەوڵدان بۆ گۆڕینی برگەکانی بووجە نابێت دووبارە ببێتەوە بە نسبەتی یاسای نەوت و گاز و هەروەهاش داوای جێبەجێکردنی ڕێکەوتنی شنگالە و پێدانی موچەی خەڵکی کوردستانە و گەڕانەوەی بارگەی حزبە کوردستانیەکان لە ناوچە کوردستانەکان لە دەرەوەی هەرێمە و هەموو ئەو خاڵانە مافی پێشمەرگەیە و هەموو ئەو خاڵانی کە لە ناو کارنامەی حکوومەتی وەزاری هەمیشیا سوودانی جێبەجێ بکرێت لەسەر ئازیوا ڕێککەوتنی سیاسی و ئیداری هەبێت بەڵام بە شێوازێکی تر مامەڵە لەگەڵ ئەم ڕێککەوتنە بکرێت لە ئەنجومەنی نوێنەرانەوە بە شێوازێکی تر مامەڵە لەگەڵ پرسەکانی هەرێمی کوردستان بکرێت. پارتی و شاندی پارتی تا چەندە پێداگیرە لەسەرەوەی وەکو خۆی ڕێککەوتنەکان جێبەجێ بکرێت مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکرێت. پرۆسەی سیاسی عێراقی بریتێ لە کوتلە سیاسیەکانە یعنی ئەوانەی کە حکوومەتیان تەشکیل کردووە ئەوانەیش کە لە دەرەوەی حکوومەت ئەوەی کە وەکو ئاماژەم پێکرد بۆ ئێمە جەختی لەسەر ئەوە دەکەین ئێمەی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان جەخت لەسەر جێبەجێکردنی کارنامەی حکوومی بۆ چونکە ئەمە خلاصەی ڕێخستنی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا لە چوارچێوەی دەستور و بە بەردەوامی حکوومەتی هەرێمی کوردستان جەخت لەسەرەوە دەکات کە مافە دەستورەکانی خەڵکی کوردستانی داوای لە چوارچێوەی دەستور نە لە دەستور زیاتر و نەکەمتر ئەوەی ڕوو دەدات مەسیجێک دەدات بۆ هەموو عێراق و کۆمەڵگەی نێودەوڵەتی کە هەندێک لە سیاستمەدار بە بیرکردنەوەیکی مەرکەزی هێشتان بە بیرکردنەوەیکی مەرکەزی تەعامل دەکەن لەگەڵ مەلەفەکان نەکو تەنها لەگەڵ هەرێمی کوردستان بەڵکو لەگەڵ پارێزگاکان. بۆیە ئێمەی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانەوەیە مەبدەئی تەوافق و تەوازن و شەراکە لە عێراق جێبەجێ بکرێت بەپێی ئەوەی کە لە دەستور هاتووە بەڵام شەراکە لە چی؟ شەراکە لە بیرکردنەوە
ولا تخطيط ولا جبێجێکردن ئەوە لای هەندێک کەسکە کێشە دروست دەکەن بۆ ڕێکەوتنی حکومەتی هەرێم و حکومەتی بەغدا ئەمانە بە بێرکردنەوەکی مرکزی کە پێشەلکاری دەستوریە بۆ چونکە عێراق دوای 2003 عێراقێکی ئیتیحادی فیدراڵی اتحادێکی یعنی عێراقێکی مرکزی نییە ئەوە دەستور دەیڵێت کە خەڵکی عێراق دەنگی لەسەردا ئەمە ئەم سیناریۆ کە ڕوویەوە بۆ بوو نامانەوەی دووبارە ببێتەوە بۆ یاسای نەوت و گاز بۆ چونکە یاسای نەوت و گاز خصوصیەتی هەیە بۆ ئەڵێم خصوصیەتی هەیە چونکە بە پێی دەستوری عێراقی بە پێی مادەی 111 و 12 یعنی ئەمە یعنی ئەگەر پێشەلکاری دەستوری تیاکراوە معنای ئەوەیە یعنی دەستکاری لە بنیەی عێراقی دازە دەکرێت چونکە ئەمە دەسەڵاتێکە دەستور دای بە پارێزگاکان و هەرێمەکانە باشە پێتان وایە پەسەندکردنی یاسای نەوت و غاز کۆتایی بە کێشەڵ پەسێدراوەکانی نێوان هەولێر و بەغداد دەهێنێت پرسەکان یەکلایی دەکاتەوە ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێت و دەستکاری نەکرێت ڕای کورد وەربگیرێت مەسلەی تەنها وەرگردنی ڕای کورد نییە ئەمە هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان قوارێکی دەستوریە بە پێی مادەی 117 دەستور تشکیل کرا و بە پێی مادەی 111 و مادەی 112 دەسەڵاتی پێدراوە لە مەسلەی ئیدارەدانی مەلەفی نەوت و گازە ئەمە دەستور دەیڵێت کە خەڵکی عێراق هەمووی نەکو تەنها کوردستان دەنگی لەسەرداوە بۆیە دەبێت بەشداری بکات لە سیاغەی ئەم ڕەشنووسەیە ئەوە یەک یعنی ئەمە وەڵامی پرسیاری جەنابەت یەک دەبێت بەشداری بکات لە سیاغەکە دووش دەبێت مافی هەرێمەکان و پارێزگاکان بپارێزن لەم ڕەشنووسە بۆ چونکە ئەمە ئیعادەی سیاغەتی دەوڵەتی عێراقی دەکات بۆیە نابێت پێشەلکاری دەستور بۆچی ئەوە دەڵێم چونکە مادەی 111 و 112 تایبەتمەندی خۆی هەیە بەڵام جنابت دەڵێ حەسمی هەموو کێشەکان دەکات فيما يخص بەڵێ مەلەفی نەوت بەڵام ئێمە مەلەفی ترمان هەیە مەلەفی مادەی 140 مەلەفی مافی پێشمەرگەیە مەلەفی شەنگالە و مەلەفی موچەی خەڵکی کوردستانە ئەمە مەلەفانە هەمووی لە ناو ئەم کارنامەی حکومەتی بەڕێز محەممەد شیع سوودانی چارەسەری بۆ دانراوە بە پێی دەستور بۆیە دەبێت ئەمە هەمووی وەکو خۆی جێبەجێ بکرێت بەبێ ئەوەی تەفسیرێکی میزاجی سیاسی بۆ بکرێت. زۆر باشە دکتۆرە شواق ئەم داواکاریانەی کە پارتی هەیەی و پێداگریەکانی بۆ دەستێنانی شایستەکان وافەکانی دەستوری خەڵکی هەرێمی کوردستانە ئەم دوو ڕۆژە جگەلەوەی کە لەگەڵ لایەنە عێراقیەکان کۆبووتەوە لایەنی نێودەوڵەتیش دەبینێ پارتی هاوپشتی نێودەوڵەتی لێ دەکرێت. طبعا ئێمە پێشتر ساڵانی پێشتر لەواتەیە یعنی لە 2003 کە ینی پرۆسەی سیاسی تازە لە عێراق دەستی پێکرد و هەروەهاش دواتر دەستور پەسەند کراوە دواترش ساڵانە کارتی فشارەکانی حکوومەتی ئیتیحادی لەسەر ئێمە زیاد دەکرا بەڵام حکوومەتی هەرێم پابەندی دەستور بووە پابەندی یاسا بووە بە هیچ شێوەیەک پێشەلکاری دەستوری نەکردووە. ئایا پاڵپشتی نێودەوڵەتی کۆمەڵگەی نێودەوڵەتی پاڵپشتی بۆ هەر لایەنێک کە پابەندی یاسا و دەستور دەبێت و هەروەهاش ئەیانەوەی استقرارێکی سیاسی لە عێراق ببێت. بۆیە من بە بەردەوامی وتم یعنی ئەم هەوڵانە دژی هەرێمی کوردستان کە دەکرا دژی ڕێککەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی دەکرا مەسیجێکی سەلبی دەدا بە کۆمەڵگەی نێودەوڵەتی چونکە کۆمەڵگەی نێودەوڵەتی چاودێری پرۆسەی سیاسی عێراقی دەکات لەوانەیە کەسێک بڵێت سەوات یعنی چی ئەدوانن بکەن ئەتوانن بە غێری مباشر فشارێکی سیاسی لە زۆر یعنی حەقل دەکەن ئەوان ئەیانەوەی استقرارێکی سیاسی ئەیانەوەی پەیوەندیەکان لە چوارچێوەی دەستور ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان پابەندە ئەو کارنامەی محەممەد شیع سوودانی و بەتایبەتی لە مادەی 23 ئاماژەی پێ دەکات کە دەبێت دەرفەتێک بدرێت بە دوو حکوومەتەکە تەفاهمێک بکەن لەسەر مەلەفەکان بەڵام هەندێک لایەنی سیاسی دەیبینین ئێمە پابەندی ئەو ڕێککەوتنامەی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا نابن ئەمەش طبعا هۆکارێکی زۆری لە پشتە یەکێک لەو هۆکارانە من دەتوانم بڵێم عقلیەتێکی بیرکردنەوەیەک بە عقلیەتی مرکزی دووش بۆ کۆکردنەوەی دەنگ چونکە بەداخەوە کەلتورێکی زۆر سەلبی هەیە کە هەر کێژێک وەستا دژ بە مافی کوردستان دەنگێکی زیاتر دەهێنێت لە هەڵبژاردن ئەمەش طبعا دەبێت لەم کابینەیە
کۆتایی پێبێن چونکە بەڕاستی کابینەی محەممەد شیع سوودانی بەم کارنامەی حکوومەت یعنی پلانی دانەوە بۆ چارەسەرکردنی گەندەڵی پلانێکی دانەوە بۆ چارەسەرکردنی مەلەفەکان لە نێوان هەرێمی و بەغدا کەواتە ئەمە دەبێت دەستپێکێکی تازە بۆ پێکەوە ژیان و هەروەهاش جێبەجێکردنی دەستور وەکو خۆی و کۆتایی هێنان بەو گەندەڵەیە کە وەکو سەرەتان لە دام و دەستگاکانی حکوومەتی عێراقی بڵاو بووتەوە بۆتە هۆکاری ئەوەی کە ئەو پرۆسەیە یعنی بگەینە ئەم ڕۆژە لە عێراق گەندەڵی و جێبەجێکردنی دەستورە. باشە بەڕێز دکتۆرە شواقجا فەنجامی کۆمیتەی ناوەندی و بەرپرسی لقی 5 پارتی دموکراتی کوردستان لە بەغدا سپاس لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 بووی.